إيش فقير شاوري رحمي خواكين شاوري سوزو بزي خواي پروردگار كين كخواي پروردگار دروي خير من لبكاتوا وولات من لهمو بلا مصيبت وآفاتك ببارزه بتايبد لوشك صالح خواي جوره ملاك من بارزه زليلي وملكتي وداماوي هجاري خمان دربري ولا برقابي خواي پروردگار تبارك وتعالى بو اميديك خواي جوره ميران تبارك وتعالى دعاء بارانه وإيه مهم مسلمان قبولك وباراني برحمتنا بو باريني ولات ما زياتر اودان بكاتو بالخير وبركتي بكاد ان شاء الله والله امدواني ان شاء الله خواي دوري رحمت لملته هجاره بكاتو باراني برحمتي خوت ما باراني وان شاء الله خواي جوره دعاء نزاو بارانه كمان لي قبولك ئەمیلەتە بێبژنەکە لە ڕەحمەتی خۆی داوای لێ خۆشبوونمان کردو لە خوای گەورە داواشمان کردو خوای گەورە بارانمان بۆ ببارێنێ و دوعاش دیارە پێغەمبەری خۆسەم دەفەرمی الدعاء هو العبادة ئێمە وەکو عیبادەتێک سیریەکەین و چاوەڕاش ئەکەین ئینشاڵڵا کە باران بارێ بەڵام ئەگەر نەشبارێتەوە خوای گەورە تەبعەن تاقیکردنی ئیماندارانی خۆی ئەکات ئێمە بەهۆی ئەوە کۆبوونێتەوە کە باران نەباریوە نوێژمان کردو و وتار درا و داوامان لە خەڵک کردوای لێ خۆشبوونکەن لە پێشا خۆشمان کردومانە ئێوەش بەخێر بێن دەستی ئێوەش خۆش بێ کۆمەڵی قێرە و مامۆستا فەرمی ڕووی دەیکردووی نێچێ لە قێرانەکان ئەوەیە کە ئەم بێبارانیە ئێمەش بەو نیەتەوە هاتینەوە کە ئەو نوێژەبارەمان لێرە کرد منێتی وکە خوای گەورە ڕەحمان پێ بکە ڕەحم بەم میلەتە بژمێنێتە مام بکە کە ئینشاءڵڵا بارانم بۆ ببارێنێ لەگەڵ ئەوەش هەر قێرانەکانی کەش بەدوای ئەویشە بە هەماشەوە خوای گەورە بۆمان حەلکە بۆمان ئاساکە بۆمان سالکە و لەسەر ئەم میلەتە بەژمێنێتەمان لای بەرێ خوای گەورە ئینشاءڵڵا ڕەحم بە میلەتەکە ڕەحم بە هەموو ئومەتی محەممەدەکە ئینشاءڵڵا خوای گەورە ئەم بارانە بەسەرمانە ئەبارێنێ و خێر و خۆشیەکەوێتە ناومان